لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. 4. کارنەکردنی جەستەمان دوای مردن پەیوەندی بە جیابوونەوەی ڕۆحەوە هەیە لە لاشە. لەوانەیە چاوەکانی کەسێکی مردوو کراوەش بن، بەڵام بۆچی نابینێت؟ بۆچی چاوی لێتان نییە و وەڵامی پرسیارەکانتان ناداتەوە؟ بۆچی خانە سەربازەکانی سەربازگەی جەستە بڵاوەیان لێکرد؟ وەڵامەکە تا بڵێ سادەیە، چونکە فەرماندە لێی داوە ڕۆیشتووە و خۆری ڕۆح ئاوا بووە و باڵندە لە قەفەسی لاشە ڕزگاری بووە و بەرەو جیهانە ناکۆتاکان فڕیوە و میوانە کاتیەکەی خانووی گۆشت و خوێن و ئێسقان کەلوپەلی کۆ کردوێتەوە و قەردێلەکەی نێوان خۆی و لاشەی قەرتاندووە و بەرەو جیهانی غەیب کۆچی کردووە. ڕۆح هەمان ڕۆحە، بەڵام تەماشای جەستە بکەن، 60 ساڵی ڕەبەق دەژی، بەڵام بەبێ ڕۆح 60 ڕۆژ بەرگەی میکرۆبەکان ناگرێت و بۆگەن دەکات. پێم بڵێن کوا ئەو سەر و چاوەی چەندین ساڵ هەڵم گرتن، بۆچی ناتوانن تەنها چەند خولەکێکی دیکە دۆستەکانم و کتێبەکانم و گوڵەکانم پیشان بدەن؟ 5. چارەسەری مردن نادۆزرێتەوە. لەوانەیە ڕەنگێکی کاتی ژیان بدرێت بە مردن، واتە ئەو کەسەی کە لەسەر ئاستی خانەکان و لێدانی دڵ و فەرمانبەریەکانی مێشک بە مردوو هەژمار دەکرێت، لەوانەیە بە مەساجی دڵ و تەوژمی کارەبا بگەڕێنرێتەوە بۆ ژیان، یان لەوانەیە ئەو ئەندام و جەستانەی کە نیوە مردوون لە بەفرگری تایبەتدا بپارێزرێن و لە داهاتوودا بە یارمەتی دۆزینەوە و ئامێرە نوێیەکان و چارەسەرە کاریگەر و هەرە وردەکان بە جۆرێک لە جۆرەکان شێوەیەکی ژیانیان تێدا بوروژێنرێتەوە. بەڵام ئەمە هەرگیز بەمانای ژیاندنەوەی مرۆڤی مردوو نایەت. لەم حاڵەتانەدا سەرەڕای لە کارکەوتنی زۆربەی فەرمانبەریەکانی جەستە، بەڵام چونکە ڕۆح بە تەواوەتی پەیوەندی لەگەڵ جەستەدا نەپچڕاندووە و هەندێک لەو ڕایەڵانەی ئەندامانی جەستە کە بە ڕۆحەوە بەستراون هێشتا نەقرتاون، ئەوە دەکرێت ئەم دۆخە بە بەرزەخی نێوان ژیان و مردن ئەژمار بکرێت. با بڵین کاسێتی وتارێک یان قورئانی پیرۆزت خستە ناو ئامێرەکەتەوە، هەرچەندە ئامێرەکە کار دەکات، بەڵام ئەگەر دوگمەی دەنگەکەی بە تەواوەتی کەسکرا بێت، ئەوە گوێت لە هیچ نابێت. لەم حاڵەتەدا تۆوا دەزانیت ئامێرەکەت کار ناکات، کەچی لە ڕاستیدا کار دەکات، بەڵام دەنجی نییە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لەلایەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕوون دەفەرموێت هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە. لەلایەکی دیکەشەوە دەفەرموێت مردن چارەی نییە، چونکە مردن بریتیە لە دەرچوونی تەواوەتی ڕۆح لە جەستە و لێبوونەوەی سەرجەم ڕایەڵەکان لە سەنتەری گشتی ڕۆح و قەرتانی قەردێلەی پەیوەندی نێوان خۆی و جەستە. لەم ڕۆوە ئەوانەی کە بانگەشەی گەڕانەوەی جەستەیەک کە بە مردوو زانراوە یان وەکو مردوو دەرکەوتووە دەکەن بۆ ژیان، لە ڕاستیدا جگە لە دەستدان لە دوگمەی دەنجی ئامێرێک کە لە بنەڕەتدا خۆی کار دەکات و بەڵام دەنجی نایەت، هیچی دیکەیان نەکردووە. 6. ئەو گرنگیەی کە بە مردووان دەدرێت لە بەرخاتری ئەو لاشەیە نییە کە دەڕزێت. پاش دەرچوونی ڕۆح لە جەستە، هەر یەک لە بابەتە فقیهیەکانی وەک شتن و کفنکردن و گواستنەوە و نوێشکردن لە سەری و ناشتنی، هەروەها گوێنەدان بە بێخەوی بۆ ماوەی چەند ڕۆژێک و ڕاکەڕاککردن و گریان و بانگەواز بۆکردن، هەروەها کۆبوونەوەی خزمان و دۆستان و ناسیا و دراوسێکان، هەروەها گواستنەوەی تابوتەکەی بە جۆرێک کە نەلەرزێت و هەستان لە بەرتەرمەکان کاتێک تێپەڕ دەبن. بەڵێ، ئایا هەموو ئەمانە لە بەرخاتری جەستەیەکن کە دەپوچێتەوە؟ سەردانکردنی گۆڕ و خوێندنی قورئان و کردنی دوعای خێر و هەڵگرتنی هەندێک شتی تایبەت بە مردوو وەکو یادگاری و هەڵواسینی وێنەکەی بە دیواردا و هەناسەی سەرتەڵکێشان کاتێک ناوی دەبرێت. داخۆ هەموو ئەمانە لە پێناو ئەو خانانەدان کە لە مێژە لە خاکدا پرتوکاون، تەنانەت لە دنیای بێباوەڕانیشدا هەر یەک لە مۆمیاکردنی مردووان و دانانی گوڵ لەسەر گۆڕیان و چەمینەوە و کەوتنە سەرچۆک لەسەر گۆڕیان و ناونانیان بە شەهیدی نەمر و شەهیدی شۆڕش. ئایا هەموو ئەمانە لە پێناو ئەو لاشە بۆن کردو لە ناوچوەیە؟
داخۆ فەرمانی چالاکی ئەو پەڕ لە بۆ ماوەیانەی کە نوێنەرایەتی بچووکترین وردەکاریەکانی هەموو زیندەوەرێک دەکەن لەکوێوە دەردەچن. ئەو شتەچیە کە زیندەجی DNA و RNA و خانەکان و چالاکی گەردیلەکان ڕێک دەخات و بەڕێوە دەبات. بۆچی سەرباری ئامادەبوونی سەرجەم هۆکارە مادیەکان و چەندین لێکۆڵینەوە و توێژینەوەی ورد زانستی مرۆڤ دام بەوە دادەنێت کە ناتوانرێت ژیان و ڕۆح بە خانەیەک ببەخشرێت؟ ئایا حەقیقەتەکانی وەکبوونی خوای گەورە و ژیانی دوای مەرگ و نەمری ڕۆح پەیوەندیدار نین پێکەوە؟ حەقیقەتی ڕۆح و بیرۆکەی زیندووبوونەوە و لێپرسینەوە و باوەڕهێنان بەوەی ستەمکاران سزا دەدرێن و ستەم لێکراوان پاداش دەکرێن. ئایا ئەم ڕاستیانە و هاوشێوەکانیان ڕۆڵی بربەستێک و پاڵنەرێک و هاوسەنجی پارێزێک و دەستورێک و هۆکارێکی بەختەوەری نابینن لە ژیانی کۆمەڵایەتی منداڵان و گەنجان و پیران و نەخۆشان و لەشساغان و سەرجەم باوەڕداراندا؟ ئایا مافی ئەوەمان نییە کە بە بێباوەڕان بڵێین ئەگەر بە فەرزی مەحاڵ ڕۆح و لێپرسینەوە بوونیان نەبێت ئێمە بە باوەڕهێنان چیمان لەدەست دەچێت و ئێوەش بە ئینکاری چیتان دەست دەکەوێت؟ هەر لە دنیادا فەزیلەتە بەدەستهاتووەکان و مرۆڤایەتی و بەختەوەری وەک کرێیەکی پێشینەوان بۆ مرۆڤی باوەڕدار، بەڵام داخۆ هەمان شت دەوترێت بۆ حاڵی پەرێشانی ئێوە؟ اینجا ئەگەر لێپرسینەوەش هەبێت ئەوسا بیر لە چارەنووسی ئێمە و سەرنجامی خۆتان بکەنەوە.